ئەمڕۆ پارێزگاری هەولێر گوتی کە خۆپیشاندان و دەربڕینی ناڕەزایەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەمویان ئەو مافیان هەیە کە داوای بکەن، بەڵام چۆن بە چ شێوازێک ئەمە بابەتەکەی من دەمەوێت گفتوگۆی زیاتر بکەم لەگەڵ بەڕێز عەبدولسەلام بەرواری چاودێری سیاسی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک عەبدولسەلام زۆر بەخێر بێت. دەمەوێت سەرەتا بپرسم کە خۆپیشاندان بە شێوەیەکی سروشتی ئەمە مافێکی هاوڵاتیان نییە لە هەرێمی کوردستان؟ بەڵێ سڵاو بۆ تۆ، سڵاو بۆ خوشکبڕایانی بەڕێز. بەڕاستی لە ئەگەر بچی دستوری دیکتاتۆرترین دەوڵەت ببینی مادەیەکی تێدایە کە مافی ڕادەربرین و ناڕەزایی مافێکی سروشتیە لە چارچێوەی یاسا یان لە چارچێوەی دابوونەریتی ئەو لە دستوری عێراقی مادەی 38 هەیە. هەر ئێمە وەختی خۆی ئەگەر لە بیرت بی کە ڕفراندۆممان کرد بە ئێمە یان نەگوت پێشکردنی دستورە دەمان گوت نەخێ جێبەجێکردنی مادەیەکی دستوریە. ئێمە لە کوردستان لە خولی سێیەم کە من ئەندام پەرلەمان بووم یاسایمان دەرکرد، یاسای خستنی خۆپیشاندانەکان. مافی خەلکە لە سیستەمێکی هەڵبژێراو و سیستەمی پەرلەمانتاری ناڕەزایی دەربرن لەسەر بریارێک، لەسەر نەبوونی خزمەتکاریەک، داواکاری شتێک، امتیازێک، بەڵام لە هەمان کاتدا دەستهەڵات ئەرکیتی مافی خەلکی ترش بپارێزی، واتە ڕێگان نەدات ماف و ئازادیەکانی من پێشێل بکرێن لەلایەن کەسانێکیان لایەنێک. هەر بۆیە لە پێشکەوتترین دەوڵەتەکانی دیموکراسی ئینگلتەرا مەسەلەن پێی ئەلێن ڕێنمایی لە پۆلیس دەرەچیت، لە چەند دەوڵەتی تر پێی ئەلێن مۆلەت، ئیتر مۆلەت بیت، ئاگادارکردن بیت. هەر بۆیە خۆپیشاندان و ناڕەزایی دەربرینی دەرناڕەزایی ڕێکخراوە بە یاسا بۆ داوات لێ ئەکات. ئومێد باسی ئەوەی کرد گوتی کەس داوای نەکردووە. تو بۆچی ئاگاداری؟ یانە خەڵکەڵێن ئەوە پێشکردنی مافەکەیە نەخێ، ئەوە بۆ پاراستنی توێ و توی مانگ خۆپیشاندار و پاراستنی خەڵکی ترە. باشە کاک عەبدولسەلام دەمێتەوە بپرسم، ینی شێوازی دەربڕینی ناڕەزایەتی هەر چۆنێک بێت ئاساییە یاخود ئەویش بە یاسا ڕێکخراوە؟ بزەبۆتی یاساکە جارێکی تر وەکو بڵێم ئەو بەڵانسە لە بینی ڕێگادان بە تۆ یان ڕێکخستنی چۆنیەتی بەکارهێنانی ئازادی خۆت و هەمان کاتە پاراستنی خەلکی تر لە تو پاراستنی توش. ینی پۆلیس کە ئەلێت ئاگادارم بکەن داوت لێەکەت لەکوێ دەست پێ ئەەکەن لەکوێ کوتایی دێت دروشمەکانتان چن تاکو بت پارێزی نەکو خەلکی تر بهێت و دشتان شتێک دەڵێ بکە ڕۆ ئەداتە نەجار خۆپیشاندانی بەرامبەر دێت. لە هەمان کاتدا ناکرێ مەسەلەن تو لە بەرژەک دەبی نەخۆشخانەیەک هەڕایەک بنوێنی، نابی شەقامە گشتیەکان بگری، نابی ئەوە وەکو ڕۆ ئەدەت لە سلێمانی بچی بارەگا بسووتی. شێوازەکە شێواز جیاوازە لەوەی کە لە حفتەکان و شەستەکان ئەکرا ڕەنگە ئێستاش من بڵێم ڕەوایەیەکی هەبوو تو داگیرکراوی وڵاتەکە داگیر کراوە، ئەتۆ دیکتاتۆرێک هەیە، خەڵکت زیندانی کراوە، جزانم مەجموعەشت هەبوو تو پاشان ئەو مەسەلەی خۆ سوڵتاندن و یان مانگرتن لە نان خواردن من تێناگەم یعنی مەبەستەکەی چییە؟ یعنی پێت وایە ئەمە داوایەکی ڕەوا نییە، شێوازێکی باش نییە بۆ داواکردنی مافەکانی خۆیان؟ لە سیستەمێک کە تو ماف و ئازادیت نییە و دەرفەتت نییە بچیە پەرلەمان، دەرفەتت نییە بەشداربی لە دەسەڵات، دەرفەتت نییە لە ڕاگەیاندنەوە ڕای خۆ دەربری، هەر شێوازێک بەڕەوازانراوە و ئەو شێوازەکانی ڕەوایی شۆڕژگێری بیت. بەڵام ئایا و سیستەمی ئێمە وایە؟ ئەتو دەرفەت تو من پێم سەیرە حزبێک دەسەڵاتە، بەشێکی سەرەکی دەسەڵاتە، بەشی زۆری ناڕەزایی خەڵک لە شێوازی بەرەوبردنی ئەو دەسەڵاتەیە لەو ناوچەیە ئەو خۆی بکەتە ساحب. من پێم سەیرە حزبێک خاوەن کۆمپانیا و خاوەن پرۆژە بیت و خەزاری حکوومەت بیت و خۆی بکەتە ئەو فراکسیۆن ئەندامی پەرلەمان بۆ ئێمە پەرلەمان هەڵبژێت لە سیستەمی دیموکراسی. تانکو ئەو ململانەیە لەسەر شەقام هەیە بگوازینەوە لە ناو پەرلەمان و لە ناو پەرلەمان لە ڕێگای باشە کەواتە بەم شێوەیە یاسا هەبێت و ڕێکخرابێت و مافەکەیان هەبێت و هەرێمی کوردستان ڕێگەی پێدا بێتن، کەواتە ئەمەی داوای دەکەن مامۆستایانی مانگرتوو لە سلێمانی چییە؟ ئایا جێبەجێکردنی ئەجێندای لایەنێکی دیکەیە کە نەیاری هەرێمی کوردستانە هەروەکیانی ئەوەی دوێنێ بینیمان هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێی شۆک بوون کە بۆچی هەندێک پەرلەمانتار کە لە بەغدا لە دژی هەرێمی کوردستان کار دەکەن دێنە ئێرە و دەڵێت ئێمە پشتیوان یەک با بینە سێمین فاکتەر
بەڵێ خۆل چارچوبەی یاسایی و مافەکەیە شێوازەکەیە و پاشان ناوەڕۆکەکەیە کە مچە نەدەهات یەک دوو مانگ من بەڕەوا ئەبینم خەلکانێک بێمە لای دەسەڵات دەرگای بگرم کاکێ من نازانم لەکوێ خۆم بشارمەوە خاوەنی خانووک من کرێجیمە ئەوە دوو جارە دوو مانگە پارەم نەداوە مناڵەکانم ناچن ڕەوایە بەڵام وەکو ئەوەی ڕوویدا ئستا ئێمە ڕێککەوتمان لەگەڵ حکوومەتی عێراق کردووە ئەم مانگە یەکەمین جارە 90% مچە وەکو بەشی هەرێم پشکی هەرێم نێردرا سەرۆکی وەزیران عێراق شاندەکانی ئێمە لە ئەنجومەنی وەزیران لەوێ باس کراوە کە ڕێککەوتنەکە وایە کە ئەم ساڵە ئیتر کۆتایی بەوە دێت مچە هات و نەهات و ئەمە پرسیارە بۆ من کەواتە بۆ چیمان گرتووان مانیان ئەمەیە من ئەلێم کە تو یان کە تو داوای شتێک بکەین جێبەجێ ناکرێ یعنی ئێمە کاتی خۆی کە داوهاتمان نەبوو یان دەبی موچەمان بدەیە یان من مزاهرەکەم تو ئەزانی موچەکە نادرێتە بەڵام هەمان ئەو کەسەی گوتم لە پشتن ئامارشیان لایە ژمارەیان لایە کە حکوومەت چەند داهاتی هەیە چەند پێویستیتی بەڵام درۆیەک بڵاو کراوە هوشیاریەکی سەقەت بڵاو کراوە کە ناوەڵە حکوومەت پارەی هەیە بەڵام موچەکە نادێت من دەڵێم کام عەقلە ئەوە قبول ئەکات ینی هەوڵاتی هۆشیارەوە قبول ناکات گاڵتەی پێدێت یعنی معقولە من وەکو حکومڕار پارەم پێبیت موچەی تو نەدەم تاکو تو لە من ڕازی نەبی و هەوڵی ڕوخانی مەبی ئەخرم نایشە عەقلی کەس بۆیە ئێستا کە ڕاتبەکە درا ئێستا کە موچە حەل کرا ئێدێ باشە خێرە تو ئەتەوێ بڵاوە یان فراوان دەری بکەی ئەو ناڕەزایە وەتە مەبەستێکی دێت لە پشتا پێت وایە هەوڵێک هەیە بۆ شکستێنان بۆ ڕێکەوتنانی کە هەرێمی کوردستان و بەغدا پێگەیشتون ئەزانی ممکنە خەلک بینە خۆش بیت ئەوە بڵێ خەلکانی وەکو مارتن فۆن برایسن و ڕۆژهەڵات ناسان باسەکەن لەلێن لە کوردستان دوو ڕەوتی بیرکردن هەیە ڕەوتێک کە هەمیشە هەیەوێ لەگەڵ سنتەر ڕێک بیت اینجا ئەو سنتەرە تەحران بیت کاتی سەفەویەکان یان ئەنقەرە بیت کاتی عوسمانی یان بەغدا بیت ڕەوتێکیش هەیە کە نەخشەبەندیەکانی مۆڵانە خالد نوێنەڕایەتیەکەن ئەوێ دوورپەرێز بیت و ئەوێ خۆی ببیتە شتێک اینجا ئەندەجار ئەمانە هەمووی تێکەڵە بن خوشکم تێکەڵە بن لەگەر ئەو نەخۆشیە کۆمەڵاتیە کورد هەیتی من هەڵبژاردن لە دوای هەڵبژاردن ئەەکەم و خەڵک متمانم پێ نادێت باوەرم پێ ناکەت و ئەبینم ئەوەی بەرامبەرم هەمیشە ئەگەر باشتر نەبیت وەکو خۆی ماوە ئەو ئەرینی و حەسادەتەی لەناو ناخی حەشای هەموو کرد کە هەیە تێکەڵ ئەبیت لەگەر ئەو بیرکردنەوەی کە خۆم تەسلیمی سنتەر بکەم لەگەر ئەو بیرکردنەوەی مادەم بۆم نییە ناهێنم بۆ توش ببیت ناوچەگەریەکە ئەمانە هەمووی تێکەڵاون ئمڕۆ دیار ئەبن لە شێوازی حیزبایەتی و ومانگرتن بەداخەوە ئەگینا پەنابردن بۆ خەلکانێک کە مۆشک و کاتیۆشای نارد بۆ تو لە دەوروبەری سەهلی نینەوە کە ڕیانە خەلکانێک کە لە بەغدا و لەسەر تەلەڤیزیۆنەکان دژی تو وەکو کورد و دژی تو وەکو هەرێم هیچیان ئەوەی پێیان بکرێت کردویانە پەنا بۆ ئەوان ببێ و تو وەکو حزبی دەسەڵات پشتگیریان بکەی و تو وەکو حزب بکەم پەرلەمان هەیە لە ناو پەرلەمانتاری خۆت لە باتی لە هەوڵێت پەرلەمان بکرێت ئەمانە هەمووی گومان دەخنە سەر ئەوەی بەداخەوە ئەوەی کەوتمان مافی خەلکە ڕەوایە کە داوای مافی خۆی زۆر سپاس دەکەم بەڕێز عەبدولسەلام بەرواری چاودێری سیاسی سپاس بۆ ڕوونکردنەوە دەستخۆش.